طبعا ئەمانە ئیشەکە ناگادار بەزێمە خەوتوین خۆ ئەوانە وەنەبی شتەکانیشان پێی دەخە سەیرەکە يعني وەنەبی شتەکان نەشاردەوە باش بزانن ئێمە نابینین لەگەڵ ڕێز و احترام بۆ هەموو ئەو جێگرە و بینێرانە ئێمە نابین باوەڕ بکە ئێمە نابین ئەوان درویان نەکردووە زۆر بە واضح شتەکان باسەکەن شیعری خۆشیان بڵاوکەنەوە پەیڕۆ پرۆگرامیشان باسەکەن و کتێبیشان هەیە بەدەیان کتێب هەیە بە سەتان کتێب هەیە باسی پیلانی داهاتویان نەکەن باسی مێژوو ڕابردووی خۆیان نەکەن و یەک نمونەتان دەبێت دیناری عێراقی هەر دراوێکی جیهان هەر ئەو وڵاتێک کە پارەکەی خۆی چاپەکات بۆ نمونە دیناری عێراقی بزانین چی لەسەرە با بڵێین سەیرکە دیناری عێراقی ئەم ڕسمێکە لەسەرێتی ئەمە نەجەف و کەربەلایە بزگەوتەکانێکیان یاخود شەلالی گەلی عەلی بەجی لەسەرە یاخود شوێنەواری بابلیەکانی لەسەرە باشە ئەوە شەلالی گەلی عەلی بەجی لەسەرە باشە ئەمە بۆ جێگای شانازی ئەو وڵاتەیە کە لەسەر دراوەکەی خۆی ئەو شتانێک کە شارستانێتی ئەو وڵاتە بووە یاخود ئێستاکەش هەیە بە شانازیەوە لەسەر دراوەکان چاپێکات باشە ئەمریکا چی لەسەرە بێتان لەو کردێتەوە معقولە ئەمریکا 50 ویلایەتە و لەگەڵ 2 ویلایەتەکەی تریشی با بڵێن ئەوانە کە وەکو کلک و گوێ لەگەڵ دیانە بەڵام لە ڕووی ئابووریەوە سعودیا و ئیسرائیل 51 و 2 میلیۆنە سەیرکە چی لەسەرە هەڕەمەکانی میسر ئەمە چ علاقەی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادایە علاقەی شارستانیەتی ئەو سیستەمە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی فیرعەونەکان علاقەی بە بورجی ئیڤیل و بە شەلالی گەلی عەلی بەگ و بە بابلیەکان دانیە علاقەی ئەمە جێگای شارەزیکیان لە خوارەوەش بە لاتین چ نووسراوە ئەلێرە بەلەو قەوسەیە نووسرا سیستەمی نوێی جیهانی سیستەمی نوێی ئەمریکینە ئەوڕۆپینە ڕۆژئاوایینە جیهانی کەواتە ئەوان سیستەمێکیان داڕشتووە بۆ هەموو جیهان ئەوەی کە لە کوردستان ئەگوزرێ لە عێراق ئەگوزرێ لە لوبنان ئەگوزرێ لە لیبیا ئەگوزرێ لە ئەڵمانیا ئەگوزرێ لە ئەوروپا ئەگوزرێت بە ئەمریکاییکردنی جیهانە بە دۆلارکردنی جیهانە بە یەک سەربازکردنی جیهانە بە یەک ئامانجکردنی جیهانە بە یەک پەروەردەکردنی جیهانە بە یەک پۆشاککردنی جیهانە بە یەک ئەخلاقکردنی جیهانە بە یەک دینکردنی جیهانە بەخوای درویان نەکردووە سەیری ئەمە کتێب ڕۆ بخوێنەوە چەند کتێب نیشان داون لەو ماوەی ڕابردووە ئەمە ستیڤن کینزەر نووسیویەتی باشە بە ناوی ڕوخاندنی حکوومەتەکان ئەتوان سەیری بکەن سەیریکە لاپەڕە تەبەن چێشکەلەوەدا خۆ کتێب هەیە خۆ ئەوەتە بڕۆ بیخوێنەوە بەڵام ئێمە کە ناخوێنەوە خۆ خەتای لەواندا نییە لو قالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير ئەگەر بمان خوێن باوە یاخود گوێمان گر بە نابن بە ئەهلی جەهەنەم ئاگادار بە هەر قاتیل و زانی زیناکەر ناسێت جەهەنەم هەر زاڵم و دەسەڵاتدارەکە ناسن بۆ جەهەنەم ئەوانەی کە ناخوێنەوە گوێ ناگرن ئەمە خوای گەورە باسی ئەوان نەکات إن شر الدواب عند الله صم بكم الذين لا يعقلون خوای گەورە پەروەردگار ئەفەرمێ پیستری بوونەوەر خراپتری بوونەوەر ئەو کەسانە کە کەڕ و لاڵن عەقڵی خۆیان ناخەنە گەڕ مەهڕەشە بۆ چییە خۆ باس دەسەڵات ناکات باسی من و تۆ ئەکات دەبا نەخوێنەوە ئەم ڕاستیان نازانین بۆ عێراق وای لێت نازانین درا و بۆشکە نازانین بۆچی دۆلار بناغی اقتصادی وڵاتە بۆ ڕوحی دینارە بۆ ڕیبا بناغی اقتصادی وڵاتە بۆ لە زانکۆکان ئەخوێن کەسێک نییە باسی و مۆزوعانە بکات بۆیە کە خوێندەوارەکان من نەخوێندەوارن قات و ڕیباتەکان لەبەرەکان نەخوێندەوارن لەگەڵ ڕێز و احترام بۆوانەی کە دەستی ینی گۆڕانکاریان پێکرد ناو کۆمەلگا یاخود دەستیان دیارە لەنێو کۆمەلگادا بەڵام کەمن بە پەنجەی دەست ئەژمێردن سەیریکە ئەڵێت ئەم ستیڤن ئەڵێت ڕوخاندنی ئیسلاح حوسێن کارێکی علاقی بە مەسەلەی کۆمپانیا و بانکەکاندا بوو کە ئەمە بەرنامەی بۆ داڕێژراو لە کاتێکدا ئیسلاح حوسێن کەسایەتیەکی سکۆلار و ناسیۆنالیست بوو کابرایەک ئەڵمانی بوو خۆ دیندار نەبوو ئەگەر ئەنفاری لێداوە ئەگەر دزی کردووە ئەگەر چیمیای لێداوە ئەم کابرای بۆ لەسەر ئیسلام حسابەکەن ئەم کابرا بەخۆی ئەڵێ کابرای ئەڵمانی بوو ئیشتراکی بوو باشە کابرایەکی قەومی بوو کابرایەکی بەعسی بوو هەتا سەر ئێسقان لەگە CIA بوو هەتا ئەو کاتێ گوێڕایە لێم کە گوێڕایەلی نەبوو ئەو کاتە کردیان بە دیکتاتۆر بۆ پێکانی هەدەفی خۆیان و دەست بە سەرداگرتنی نەوتەکەی و سرە و سامانەکەی بۆی کە بگاتە ئەم ڕۆژگارەی بۆی کە بتوان دینارەکەی بە یەک چرکە لە ناو ببەن و وڵاتەکەی تووشی ئەم کێشە ئابووری بکەن کە پیلانەکانیان پێ بپێکن بۆی کە دایان ڕشتووە ئەڵێ کەسایەتێکی سکۆلار و ناسیۆنالیست بوو
و هەموو ژیانی خۆی تەرخان کردو بۆ کپکردنی بنیادگەرە مەزهەبیەکان و لە زۆربەی بوارەکاندا تەنیا هەڕەشە بوو بۆ سەر هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی. لەقەت سەدام حوسێن زیانی نەبوو بۆ جیهان کە بۆ پرۆپاگەندەی ئەیان کرد تەنها کوێت ئەویش پێیان گرت ئاگادار بەەوەش دەکوانش باسەکات بەڵام زۆر ئەخایەنێت کە کوێت پێیان گرت و قەت زەربەی لە وڵاتەکانی تر نەداو یاخود کێشەی هەبی لەگەڵ ئەمریکایە ئەو تەقیناوانی یاسێتەمبەر و هیچ علاقی بۆ مۆزوعەدا نەبووە. بەڵام ئەڵێ چی وەلو کاتەکەمان لەوانەیە زۆر گرت بێت ئەڵێت دیکچینی کە جێگری بۆش بۆ کاتە سەرۆکی کۆمپانیەکانی هالیبۆرتۆن بوو. هالیبۆرتۆن تەقەمەنی و نەوت هەموو عادی ئەوە معقولە جێگرەکەی کە مەسلحەتی لە شەڕدا بێت و بیە کۆمپانیەکانی خۆی لە نێو عێراق ئیش پێ بکات ئەبێ پیلانێک بدۆزنەوە بۆی کە سەدام حوسێن لەناو بن بە خۆیان بێنە وێندەرێ ئەگەر جارە بە ناڕاستەوخۆ لە ڕێگای سەدام حوسێنەوە لەوێ بوون بەڵام ئەو جارە بە خۆیان شخصی خۆیان دێ ئامادا بن و کۆمپانیەکانی خۆیان و دراوەکەی خۆیان و هەموو ئەو ئامانجانێکە ئەنێ بپێکرد وەکو مەعسکەرات وەکو سەفاڕەتی گەورە وەکو CIA وەکو مەشق پێکردی سەربازەکان هەر هەمووی ئەکەوێتە دەستی ئەوان وەکو ئێستاکە کەوتە دەبەردەستی ئەوان بۆیشە هەڵکشان داکشان بە هەموو شتەکانی بە ئەخلاق بە پەروەردە بە مێدیا بە سەرباز هەموو شتێک لەژێر کۆنتڕۆڵی ئەوەندایە. سەیری بکە ئەڵێ لەگەڵ بووین دەرەنجامی شەڕ لە کۆمپانیا گەورەکان چاوەڕێی سوودی زۆری شەڕن یعنی دائما سوودیان لە شەڕ وەرگرتووە. ئەڵێ لە سودمەندترین کۆمپانیەکانیش کۆمپانیای نەوت و دامەزراوەی ژێرخانی هالیبۆرتۆن کە باسکە لە ڕابردوودا دیکچینی بەڕێوەبەری ئەو کۆمپانیایە بووە بە ملیاران دۆلاری گرێبەستی پرۆژەکانی وەکو پاڵاوگەکانی نەوتی عێراق و دروستکردنی بەندیخانە بۆ بەندیەکانی شەڕ مۆر کردووە کەوا دروستکردنی بەندیخانەش لە ژێر دەستی ئەواندا بووە. و هەردوو کۆمپانیای بیتچێل و کارلیر گروپ کە پەیوەندی زۆر نزیکیان هەیە بە پارتی کۆماریەکان سوودی زۆریان وەرگرتووە. بەم شێوەیە کۆمپانیا ئەمریکیەکان دروستکردنی موشک و فڕۆکەی شەڕکەر و گشت دروستکراوەکانی تر بە تایبەتی گەورەترین کۆمپانیەکانی بۆینگ و لاکهید مارتین و مەکدۆناڵد دووگلاس و دەنیا لە ساڵی 2002دا بە بڕی 41 ملیار دلار گرێبەستیان لەگەڵ وەزارەتی بەرگری مۆر کردووە. يعني ئەوانە چەکیان فرۆشتە حکوومەتی عێراقی چەکیان فرۆشتە حکوومەتی ئەمریکی و سوودێکی زۆریان لەو خاکە بینیوە لەو ناوچەیە بینیوە کە لەو ناوچەیە بینیوە بۆ چونکە سوودیوان لە تێکدانی وڵاتەکاندایە. بۆیش ئەم کتێبە باسی کاتن باسی ڕوخاندنی حکوومەتەکان لەلایەن ئەمریکاوە لە ماوەی سەدەیەکدا لە هاواییەوە تا عێراق لە هاواییەوە تا عێراق لە وڵاتەکانی هیند و ڕاست لە لای پەنەما کوبا چیلی تا ئەگات هیند و ڕاست و ئەگات ئەفغانستان فلیپین ڤێتنام ئەوانە هەر حکومەتەکانیان ڕوخاندە وڵاتەکانیان وێران کردووە و تووشی کێشەی دارایی و ئابووری و ئەخلاقی و هیڕۆین و یعنی نمونەکتان دەبێت لەسەر مادەی هۆش لە ئەفغانستانە. ئەڵێ لە ئەفغانستان هەتا طبعا جێگای حەشیش و تریاکە وای یانە ئەمریکا ئەچێ بەنای ئەوەی کە ئازادی فراهەم بێنێ بۆ خەڵک دیموکراتی فراهەم بێنێ بۆ خەڵک بە حسابی خۆی ئەو قسە زلانەوە بزانین لەوێ حەشیش و هیڕۆین کەمی کردووە یان زیادی کردووە هەرچەند لە بابەتەکە لا ئەدەین بەڵام بۆ بەرچاوی ڕۆین. ئەل ئەفغانستان ساڵی 2002 کە 2001 ئەمریکا چۆندەرێ ئەڵێ بڕی 3200 تەن هیڕۆینی و بەرهەمهێنا لە تا ئەگاتە 2000 با بڵێن 4400 تەن بەرهەمی هێنا یعنی ساڵ بە ساڵ 1000 تەنی زیاد کردووە تا وای لێ 2004دا نزیکەی 187 هەموو هیڕۆینی جیهانی پێکهێناوە. ئەی لەو ئازادیە ئەی لەو دیموکراتیکە و بەرهەمی هێناوە و حیزبی دیموکراتی و سۆسیال دیموکراتیش لەولاوە بە ئاواتن خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنن دراو چاپ بکەن هاوارمان کە ئەگەر فڵان دەربچێ دینار بە دۆلار ئەچێ ئەمە دیعای پرۆپاگەندەکان بوو کە لە کات لە دوای نۆتەکان لە دیعای هەڵبژاردننی پەرلەمانەکانەوە ئەویان پێ فێرەکردنی منداڵێک بوون و کاتە هەرزەکارێک بوون ئەو قسانەمان نەکرد و ئەگەر فڵان دەربچێ دینار بە دۆلار ئەچێ نەمازانی دۆلار چێ نەمازانی هیڕۆینچە هەموو شتیان بۆ هێنان هەموو دراو نە دراومە نە ئابووریمە نە ئەخلاقمە نە دینمە نە مینبەرمە هیچ شتێک نەمە ئاگاشمان لێ نییە کێشەکە لەوەدایە. ئەمە زۆر ئەم کتێبەگەر باسێکن عنی زۆر شتم لەگەڵی داناوە بەڵام کاتەکە دەرفەت نیە ئەو شتانە باس بکەین بۆیە شابینی
ئەم شێوازی بە قەرزدارکردنی حکوومەتەکان ئەمە بەرنامەی بۆ داڕێژراوە و مخابرات ئیشی بۆ کات وەزارەتی دیفاع ئیشی بۆ کات یعنی یەک نمونەتان بدەمێ ١٠ تا 15 قوتابیانی زانکۆی ئەمریکا لەسەر شەقامەکان ئەخەون یاخود لە نێو سیارەکانی خۆیان ئەخەون چونکە پکرەی ئاو کارەبا و خانوویان شوقیان پێنادرێ یان لەسەر شەقامەکان ئەنون بە شەو بە ڕۆژ ئەستە زانکۆ ئەخوێنن هەتا تەواو ئەکەن و دا ئەمەزرێن و قەرزی زانکۆکە ئەدەنەوە یاوتە لە نێو سیارەکانی خۆیان ئەخەون ١٠ تا 15 ئەمە وەزعی قوتابیەکانی زانکۆی ئەمریکایە لە کاتێکدا ئەمریکا ساڵانە زیاتر لە 700 ملیار دۆلار سەرفەکات بۆ وەزارەتی بەرگری ئەمریکی کە بە چەند ملیارێک ئەتوانێت ئەم کێشەی قوتابیانی زانکۆ چارەسەر بکە ئەگەر مەبەستی تێرکردنی گەلە خۆ باشترین چین خوێندەوارەکان و قوتابیەکانی زانکۆنە تێریان بکاتن و فێریان بکە و قەرزیان سەرسەو بکە بەڵام ئەگەر بێت و قەرزیان بە قەرز فێریان نەکا و نەیانکات بە کۆیلە و 2 ملیۆنیش نەکات بە سەرباز ئەو چۆن ئەتوانێت ئەو پیلانە دابڕێژێت چۆن ئەتوانێت بیانهێنێت بۆ سەحرایەکانی ئەنبار و بۆ چیاکانی تۆڕا و بۆڕا لە ئەفغانستان و بۆ فلیپین و ڤێتنام و لەو 700 معسکەرەی کە لە جیهاندا هەیەی ئەمریکا چۆن ئەتوانێت سەرباز دروست بکات بە برسیکردنی خەڵک بە قەرزدارکردنی خەڵک بەوە ئەتوانی سەرباز بە خۆت بنیاد بنێ و خەڵکی بکەی بە جاسوسی خۆت و حتا کەنیسە مینبەرەکانیش بۆ خۆت لول بدەیت و هەموو شتێک لە مەسلحەتی خۆتا بەکاری بێنی و ئێمەش چاوەڕێی دەجالەکەین وەڵا ئەگەر دەجال بێردا تێپەڕی بەدوای ناکەوم وازانین بێردا تێپەڕی ئەلێ دێ لەگەڵەمیان نایە وازانین پاسەکی پێ سەدێتە بەرچاوم پاسەکی پێیە لەسەر نووسراوە دەجال هۆڕنێکمان بۆ لەدا ئەرێ سوارە بیان سوارە ناو لە سوار نام دەتەوە مادەمە تو کافر بووی بە دەجالە وازانی وایە نازانم پیلانە ئەمە سیستەمە ئەمە دراوە ئەمە جەیشە ئەمە برسیکردنە ئەمە داڕمانی ئەخلاقی وڵاتە داڕمانی دراوی ئەخلاقە کچە لە کتێبەکەی ویلیام گارکارشە بۆم باسکردن کە بە ناوی ئەحجار على رقعة الشطرنج لەویشە بۆم باسکردونە کە چۆن پیلانەکان داڕشتووە سەری کتێبەکانی دانیێلە گانزا بکە پرۆفیسۆری سویسری بۆ سەری قسەکانی ئەندریاس پۆپ بکە بۆ سەری پرۆفیسۆر کریستۆف بکە بۆ سەری پرۆفیسۆر بۆکە بکە پرۆفیسۆر هانز زین بکە ئەمانە کۆمەڵێک پرۆفیسۆری زۆرن وەکوڵێت دەستم بە هەویری هەراوەندەم بە بیرە